سڵاوی بەرخۆدان لە ڕۆڵەکانی ڕۆژئاوای کوردستان، سڵاوی بەرخۆدان و خۆڕاگری و سەرکەوتن لە ڕۆڵەکانی چیا لە ڕۆژئاوای کوردستان. تکایە کوردستانیان، تکایە کورد زمانان با پێکەوە بە یەک دەنگ جارێکی دیکە ڕوبەڕووی هەوڵەکانی لە ناوبردن ببینەوە. ئەمەی ئێستا لە ڕۆژئاوای کوردستان ڕوودەدات درێژەدانە بە هەمان عەقڵی جینۆسایدکەرانی دێرسیم و ئەنفال و چیمیابارانی باشووری کوردستان. هەمان ئەو هەوڵانەیە کە کۆماری مەهاباتی لە ناوبرد و ژینا ئەمینی شەهید کرد. بۆیە تاک بە تاچی کورد لە هەر شوێنێکی ئەو دنیای ئەگەر تا ئێستا بە تەنها خۆپارێزی بەڕێوە چووە، دەبێت لەمە دووە هەوڵی سەرکەوتن بدرێت. دەبێت بە هەمومان 7 ملیۆن ئینسان بتوانێت ڕوبەڕووی ئەو عەقڵیەتە جینۆسایدکەرە، قڕکەرە، تیرۆریستێ ببێتەوە. کەس نەڵێ ناتوانم هیچ بکەم، کەس نەڵێت توانام نییە. بە بەشداریکردن و وەستانت لە یەک ڕێپێوان، بە نووسینی پۆستێک بە هەوڵدان لە یەک خستنی کورد، تەنانەت بە پەیوەندیە تەلەفۆنیەکانەوە دەتوانی خزمەت بکەیت. ئەرچی هەمومانە بە هەموو توانامانەوە بەرەنگاری عەقڵیەتی تیرۆریستی ببینەوە جارێکی دیکە لە ڕۆژئاوای کوردستان. دڵنیابن دەبێت ڕۆژئاوا سەرکەوێت. سەرنەکەوتنی ڕۆژئاوا کەوتنی هەولێر و ئامەد و مەهاباد و سنەی لە دوایە. بۆیە بە هەمومان بە ئەرچی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقی خۆمان هەڵسین. ڕێ لە قڕکردنێکی دیکە بگرین. ئەوە ئەرکە، ئەوە هەڵبژاردنیە. یەک دەنگ، یەک هەڵوێست، یەک ئامانج دەتوانێت کورد سەر بخات. بۆیە جارێکی دیکە دەیڵێمەوە، تکایە تاک بە تاچی کورد، ژن و پیا و گەنج و منداڵ، ڕۆڵەکانی ئاگر و شاخ پێکەوە ڕوبەڕووی ئەم هەوڵە نەگریسەش دەبینەوە، پێکەوە ڕوبەڕووی بێدەنجی کۆمەڵگای نێودەوڵەتی دەبینەوە، پێکەوە هەموو هەوڵەکانمان یەک دەخەیت لە پێناو سەرخستنی ڕۆژئاوا. بژی بەرخۆدان، بژی کوردستان پارێزی، بژی یەپەژە، بژی یەپەگە.